يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. مرۆڤی ئیماندار پێویستی بە پلەبڕینە لە تاعەت و عیبادەتیە. لەو تارانی پێشتر باسمان کرد کە ئینسانی غافڵ پێویستی بەوەیە کە دەرگای یەقزەت بەسەر خۆیان بکاتەوە، هەتا وەکو چاوی دڵی بکرێتەوە بگاتە پلەی بەسیرەت. دواتریش ئیحسان پلەیەکی زۆر گەورەیە و خودابینی لە هەموو کردەوەکانیان ڕەنگ بداتەوە. یەکێکتر لە پلەکانی خواناسی ئەوەی ئینسان زۆر محاسبەی نەفسی خۆی بکە. منزیلەیەک لە منزیلەکان ئەوەی ئینسان بە خۆیان بچێتەوە، سەری ئەعمال و کردەوەکانی بکە. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ الکەیس من دان نفسه وعمل لما بعد الموت. کەیس و عاقڵ کێیە؟ ئەو کەسەیە کە بەسەر خۆیان ئەشکێتەوە، محاسبەی نفسی خۆی ئەکا، لێپێچینەوە لە نفسی خۆی ئەکا، لە کردەوەکانی و ئیش ئەکا بۆ دوای مردنی خۆی. عاجزیش ئەو کەسەیە کە محاسبەی خۆی ناکات و ئیتر بە شوێن نفس و هەوایە ئەڕوا، ئەوان چه ئەمرێکی پێ بکەن ئەوە ئەکات و تەمەنای گەورە گەورەش لە خوا ئەکا. ئێمە لە ئەمڕۆیە لە هەموو کات زیاتر پێویستمان بەوەیە کە محاسبەیەکی ورد و درشتی کردەوەکانمان بکەین، چاک و خراپ. هەمیشە سەیری دڵمان کەین، سەیری نیەتمان کەین، بزانین ئێمە ئەمانەوە چی بکەین و چیمان کردووە، چۆن هەنگاو ئەنێن. هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە ڕەب العالەمین کۆمەڵی ڕەحمەتی جوان جوانی پێ عەتا ئەکا. 24 لیرەی ڕەب العالەمین ڕۆژانە بە تۆ ئەدرێ. لە شەوە 12 لیرەت هەیە و لە ڕۆژە 12 لیرە، یانە کەم و زیادێکی کەم ئەکەن. ئەمە لە پێناوی ئەوایە کە تۆ پرسیارکەی لە خۆت لیرەکانی خوات، کاتەکانی خوات، سەعاتەکانی خوات لەکوێیە سەرف کرد. ئینسانی زۆر عاقڵ کار لە سەعاتە نامێنێ، دەقەکانیش ئەژمێرێ لەسەر ژیانی خۆی، تەنانەت وەهای لێیە سانیە و چرکەکانیش ئەژمێرێ، بزانێت لە چیا سەرفی کردووە، چۆن سەرفی کردووە. زۆر گرنگە ئینسانی ئیماندار پلەی خواناسی بەرز بکاتەوە، وا نەزانێ گەیشتە مەقامێک ئیتر هیچ شتێکی نەهێشتوێتەوە. لە هەر پلەیەکی خواناسیە هەی تۆ پێویستە بە محاسبە هەیە. بۆیە عولەمای ئەهلی تەسەووف فەرموون محاسبە ئەو پلەی خواناسی ئینسانە کە لە هەموو سوورەکانی خواناسیە لەگەڵیا ئەبێ. لەو کاتێک کە یەقزەت و چاو ئەکەیتەوە شایەتمان ئەهێنی محاسبە لەگەڵتایە، هەتا ئەو کاتێ ئەگەیتە گەورەترین پلە لە خواناسی و تاعەت و عەبدایەتیە. پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بە گەورەی خۆیان محاسبەی نەفسی خۆیانیان کردووە. ئەصحاب و تابعین و عولەما و ئەولیای گەورە هەموو محاسبەی نەفسی خۆیان کردووە. هەر یەکێک لە ئێمە ئەبێ جوان ئاگامان لەم قسەی مەیموونی کوڕی مەهڕان بێ کە ئەفەرمێ لا يكون الرجل مؤمنا حتى يحاسب نفسه. ئەفەرمێ هیچ کەسێک لە ئێوە ئیماندارێکی ڕاستەقینە دەرناچێ حتا وەکو محاسبەی نەفسی خۆی بکە. چ محاسبەیەک؟ محاسبەیەک ئەگەر دوو شەریک پێکەوە کار و کەسابەت کەن چۆن لە یەکتری ئەپێچنەوە بە هەمان چەش. باوکێ چۆن لە مناڵەکانی ئەپێچێتەوە ئەبێ ئەوە محاسبەی نەفس کرێ. دایکێک چۆن لەگەڵ هاوسەرەکەیە، ژن و مێردێک چۆن لەگەڵ یەکترە مامەڵە ئەکەن و محاسبە ئەکەن و چاویان لەسەر یەکترە. ئەبەو شێوازە ئینسانە بێ لەگەڵ نەفسی خۆیان مامەڵە بکات و لێپێچینەوەی قورس و تون بکات. ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر پێویستمان بەم بە خۆداچوونەوە هەیە. سیرکەن بزانین ئێمە هەموو شەوێک ئەبێ دیراسەی ئەو ڕۆژەی خۆمانمان کردووە چیمان کردووە، بە ڕۆژە دیراسەی شەومان کردووە کە چیمان کردووە. هەموو چرکەکانی حیاتی تۆ لەسەرت حسابە، لە حەڵەیەک نییە لە کاتی تۆ محاسبە ئەکرێ لەسەری. با بزانین لە قورئانە چۆن باسی محاسبەی قیامەتمان بۆ ئەکرێ
كاتك إمام عمر أفرمي محاسبة خوتان بكن للدنيا كي هينا إن جاء إثر لمحاسبة جوري قيامة نجاتان أبيت درء رزقارتان أبي خوا جل جلاله لقرآن أفرمي ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا موازين قسط لو دا أنري ترازوي دادگەری دا ئەندێ پێوانەی کردەوەی تۆی پێ ئەکرێ پێوانەی کاتی تۆی پێ ئەکرێ وانەزانی هیچ شتێک لەبیر ئەچێ وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين ئەگەر یاکە مسقالە زەڕە خەردەلێکی زۆر بچووک کردەوەیەکت کە کردبێ ئیلا لەوێ لە مەوازینی خۆت و میزانی خۆتە ئەیبینیتەوە خدا بەسە بۆ ئەوەی محاسبەتکاری ئێمە بێ و لێ پێچینەوەمان لێکات و لێمان بپرسێتەوە آياتك ترى فهمي ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه همويان أرن ما لهذا الكتاب أري أم كتابة شيء أم لبيشنا وردو كتابك ما بوهن راوة لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها نورد ندرجت هي لحياة إنسان هار هموي نسراوة لو إحصاك راو دان راو أي إما أبد شون ما ملكين لغا الخومانا ككاتكان آوا بسر ما نتينا بر محاسبة أكرين لسي هري شكل إما أقر موبايلكي بقري بدسيوا شرم أكا لهندشتكاني كدوستكاني بيبينن بو همو مجالس موبايلكي ناشي شاشكي ناشي كمبيوتركي ناشي أي أبي لحضوري خوايا ما تشي جواب بدينوا آيا شوكان من أو شوانان كبقينوا بحضوري خوا روجكان من أو رجانان كاللقاء خوايا بين اما زور بيسمان با لبيشنوي كي تندي خومان هيا حتى وكو بتوانين لم كارواني خواناسيا سركوين هر کسی محاسبه نفسی خوی نکا ابدا لکاروانی خواناسیه سر ناکه و هر مروفی محاسبه نفسی خوی نکا و نگرته و توشی غرایی و طغیان ابی طبیعتی انسان کان اوه استهمو جهان باسی جزیره شیطانک جزیره که مروفایتی بگاته پلیکی و ها گوشتی مروفیتی بخوری منالیتی ها تکری كأما برهمي بيسي أو عولمة جيهانية يعني بسر جيهانا بلاوي كانوا وبخشي كانوا كالحمد لله أمتي إسلامي زور لآستكي بالاي أخلاق وبرزية ماوتو إنسان كان كاتي كدولة من أبن محاسبة خوان ناكن اتر تشيج لهيش تيقور ناقرن زور كاتشيج لنا وبرديني مروف ورقر بۆیە ئومەتی ئیسلامی لە هەموو کاتێک زیاتر ئەمڕۆ پێویستی بە لێ پێشنەوەی وردە لەگەڵ خۆیان ناکرێت تۆی ئەهلی ئیمان نوێژی بەیانی لە مزگەوتە نەبی لێ پێشنەوەی خۆتت نەکردبی ئێوارە ئەکەیتەوە لە 5 نوێژی جەماعەت دانیکەن لە مزگەوتە بووی چۆن محاسبەی خۆت ناکەیت چوارەکەی تر لەکوێ بووی لەناو بازاڕە کار و کەسابەتەکەی مەگەر نابێ ئێوارە بپرسی ئەرێ تۆ چیت پێیا کرد و چۆنت پێیا کرد و چەند وتەد وت و چیت کرد وشيء نية لو شكان بزماني تويا إلا محاسبة أكري للسري بدبخت شون إيوارك هاتي توا سيري وشكان الناكي اللي كياوت وتو تشيد وتوا إما زور كاد غفلت شو ما أجري لمحاسبة دور ما نخاتو ألو لحظة كبيانات كرد وشركة كانت بجميرتها إيوار بزانت تشيد كرد بالليرة كاني خوا شون تصرف كرد لقيامة الرأي جيران برسيال لكات ما نكري أم عمري كبيم داي تشيت لك لا شيء صرفت كرد بشي كوتايد بعمره هنا خريكي تشي بويد اما وانا زين كلا بازار كارو كسابت اكين خراب اكين باشترين شتيك اكين اگر بياساي خواب شي تريو ولما فرموا محاسبه بشي اكري محاسبه بامر النهي خو اكري امر النهي كان خو بين الترازوي كدانه كردوي خوش الترازوي كدانه بزانه چنه لەگەڵ فەرمانی خوایە بووی چنێک لەگەڵ نەهی خوایە بووی و چنێ سەرپێچیت کردووە وردی کەینەوە ئەبێ هەموو عیبادەتەکانیش لەناو عیبادەتەکانە محاسبەی خۆمان کەین الحەمدولله نوێژەکەم ئەمڕۆ 5 نوێژم لەناو مزگەوتە بە جەماعەت جێبەجێ کرد ئەدێ لەناو جەماعەتەکەتە خەیاڵت لەکوێ بوو لەناو مزگەوتە بوو یا لە دەروێ مزگەوت الحەمدولله ئەمڕۆ بەخشندەیم کرد ئەوەندەم بەخشی ئەم بەخشندەیە کە کرد و بەخشیت
لە پێناوی کێ و بۆچی بەخشی. بۆی عولەما فەرموویانە محاسبەی نەفسی خۆت کە پێشکردنی کردەوەکەت، پێش ئەوەی کردەوەکە بکەی بوەستە محاسبەی نەفست کە بۆ ئەمە ئەکەیت. کاتێک کە کردەوەکە ئەکەی لە ناو سووڕی کردەوەکە تۆ محاسبەی نەفسی خۆت کرد. ئاگات لێبێ یەک لەحظە غافڵ نەبی کە کردەوەکە تەواو کرد هەر محاسبەی نەفسی خۆت کە هێشتا بزانە ئایا وەهات کرد و کە خوا لێت قبوڵ کرد. ئێمە ئەمڕۆ زەمانێکە سوبحان الله زەمانی غەفڵەتی ئینسانەکان ئاگامان لە خۆمان نییە. بەیانی ئێوارە ابن سینا هەموو جارە دوعایەکی کردی خوایە عمری درێژم نەدەیتێ عمری پانم بدەیتێ لە دوعاکانی. عمری پان و درێژ چیە ابن سینا؟ فەرموو عمری درێژ ئەوەیە کە ئینسان تکرارە بێتەوە، جاری وایە 90 ساڵ عمرێتی هەر دووبارە بۆتەوە خۆشی نازانە چی کردووە. عمری پان ئەوەیە لەو 24 ساعاتەی خوا پێداوی تۆ 24 ساعاتەکەت زیاد کردووە. ئەزانی ئەگەر ئێمە لە شەو ڕۆژێکە تەنها لە خێرابین 24 ساعاتەکەمان بۆ زەربی 10 ئەکرێ لایەنی کەم ئەبێتە 240 کات ژمێر لە عەمالی صالحەی ئێمەیە ئەنووسری، ئەکرێ زیاتریش بێت. ئەکرێ کەسێک هەبێ هەر ساعاتێکی بە هەزاران بۆ بنووسرێ. بۆیە ئیبن سینا فەرموو داوا ئەکەم لەخوا عمرم پان کات پان بتوانم کردەوەکانی بەچاکی تیا جێبەجێ ئاگام لە خوا بێ. ئێمە لە بابی محاسەبە لەم زەمەنا زۆر غافڵین. شەو ئەوەندەمان و ئەچینە سەر جێگە فرێ محاسەبە ناکەوین. پیاوە گەورەکان کاتێک کە سەریان ئەخەزە سەر پشتیان بۆی بخەون چاوێکیان ئەگەڕاوە بە ڕۆژەکەیانە بە سەریعی بزان چیمان کرد. هەیان بوو یەکسەر خەوی لێ ئەزڕا گوناهانێکی زۆرم بەرز کردەوە با فریاکەم هەندێک تاعەتکەم لەعەلە بیان شۆمەوە. ئێمە بێ ئاگا ئەکەوین. جاری وایە تا ئەخیر لەحزەی کاتی خەوتنیشت تۆ بە دیار مۆبایلەوە ئاگات لە خۆت نییە تووشی گوناه هەبی. هەموو حرفێک کە ئەینووسی وازانی محاسەبە ناکرێ لەسەری. ئێستا ئێمە ئەڵێن مەلەفەکانیان هێناوەتەوە لەو جەزیرەی شەیتانە هەرچی سەرۆک و ئەمانەی هەموو زنووقی چووە. ئەی واوەیلا بە قیامەت کە هەرچی مەلەفاتی ژیانمانە ئەهێنرێتەوە ئەبێت چی ڕوو بدە؟ ئەبێ میمۆریەکانی ئەوێمان چۆن بێ؟ ئەبێت چۆن مامەڵەمان لەگەڵا بکرێ کە لا یغادر صغیرة ولا كبيرة إلا أحصاها. ئەبێ ئێمە چۆن يومئذ تعرضون لا تخفى منكم خافية یەکشتی نهێنی و پەنهان نامێنێ ئەبێ ئەو ڕۆژە چی جوابی خوا بێت چ شەرمەزاریەک. ئێمە لەناو ئەم هەموو نعمەتە جوانە لەم هەموو جەماڵەیە نەتوانین خوا ناسیب بکەین. خۆ ئەم جەماڵە دەوامی نابێت. هەموو ڕۆژێ تۆ کە بۆ نوێژی بانی هەستای ئاوی گەرمت نابێت دەستنوێژ بگری کە ئێستا نایگریت و هەڵناسی. زەمانەیەتە پێشەوە ئاوی گەرمت دەست ناکە. زەمانێک یێتە پێشەوە ناتوانی سوژدە ببەی نەخۆشەکەوی. ئێستا کە ئەتوانی کوا سوژدەکەت کوامانەوە لە حزوری خوا. زەمانێک یێتە پێشەوە ئەو خواردنەی کە ئێستا بە ئاسانی ئەتوانی بخۆی هەرچی ئەکەی لە قوڕکتا ناچێتە خوارەوە. لێت مەنع ئەکرێ. سووڕی ژیانی هەمومان ئەو هەیە. دین و ئەڕێن و ئەپۆرتکێن لەم ژیانە. ئەی کێمانە ئەوەی کە چاو ئەکاتەوە پێش ئەوەی بگاتە ناو موسیبەتەکە؟ کێمانە ئەوەی کە ئەتوانێ برەو بە خۆی بدات و خۆی باڵاکە؟ مسلمان نابێت لە ئاستێکی خواناسیا بمێنێت. ئەبێ نوێژێکی لەگەڵ نوێژێکی تریا جیاواز بێ. پەیوەندی لەگەڵ خوایە هەموو جارە پتە کرد بێتەوە. ڕۆژانە عەهد و پەیمانی لەگەڵ خوای خۆیە هەبێ نوێی کاتەوە. ئەمە چه زەمانێکی غەفڵەتە ئێمە تێکەوتوین؟ ئەم یاریە چی بوو هێنایانە ناو ئێمە هەمومانی مەشغوڵ کرد و بێ ئاگا کرد و غافڵ کرد. ئێمە زۆر پێویستمان بەوەیە بە دڵی خۆمانە بچینەوە، بە زمانی خۆمانە بچینەوە، بەکردەوەی خۆمانە بچینەوە. خۆیان داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت چاوێکی وەها ڕۆشنمان بدەرێ کە تەواوی عیبەکانی خۆمان ببینین و محاسبەی خۆمان کەین و خۆمان لە تۆ نزیکەینەوە یا رب العالمین. خۆیان پلەی خواناسی و دینداریمان بەرزکەرەوە. بە ئەهلی تاعەت و خواناسی قبوڵمان کە لە ڕێڕەوی پیاوچاکان وەرمانگرە. ئیلاهی گوناهێ هەڵەیە کەم و کوڕێ کردومانە عەفومان کە ئەوەی کە بە ئاشکرا کردومان و پەنهان کردومانە لێمان خۆش بە. یا ربی خۆیان لە بێ ئاگاییمانە کەم تەرخەمیمان کرد. یا ئیلاهی عنادمان لەگەڵ تۆیا کرد بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین. عیبەکان شاردوینەتەوە لە دنیا خۆیە لێمان خۆش بە و لە ئاخرەتیشە عیبەکانمان بشارەوە یا رب العالمین. یا ربی خۆیە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت ئەم ئیماندارانە ڕویان کردوتە ماڵەکەی تۆ. ئیلاهی تو خۆت ئەزانی
أمانة أهل نيجن بوتو أهل ركوع أهل سجود إلهي أمانة دسي زليلي بول دعاء برزنا كانوا تنهى لمقامي يا نبي دا إلهي دعاء كان جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.